سڵاوم کاتان باش بەڕێزان گرنگترین ماشێت و هاڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی جیهانتان لە بڕگەی ڕۆژنامانی بۆ دەخەمە ڕوو ئەمڕۆ بە ماپەڕی گاردیانی بەریتانی دەست پێ دەکەین کە تێدا بڵاوکراوەتەوە گەورەترین فەرماندەی باڵای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە شێوەیەکی نهێنی ڕۆژی شەممە سەردانی سووریای کرد بۆ ئەوەی لە نزیکەوە چاودێری کاری هاوبەش و هاوپەیمانەتی نێوان هێزە عەرەبی و کورد و هێزە چەکدارەکانی تری ناوچەکە بکات بە ڕووبەڕووبوونەوەی داعش جۆزێف ڤۆتێل سەرۆکەرەکانی فەرماندەی ناوەندی ئەمریکا باڵادەستترین فەرماندەی سەربازی ئەمریکا لە کە سەردانی سووریا بکات لە دوای دەستپێکی ئۆپەراسیۆنەکانی دژی داعش ڤۆتێل نزیکەی لە ماوەی سەردانەکەیدا نزیکەی 11 کاتژمێر لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا ماوەتەوە فەرماندە باڵاکەی ئەمریکا گفتوگۆی کردووە لەگەڵ ڕایۆژکار سەربازەکانی ئەمریکا کە کار لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنە عەرەبەکان دەکەن هەروەها دیداری سازداوە لەگەڵ سەرکردەکانی پەیەدا لە ڕۆژئاوای کوردستان دەچینە ماڵپەڕی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی کە بڵاوکراوەتەوە تێیدا چەکدارانی داعش لە بەیاننامێکی تۆمارکراودا هانی چەکداران و پشتیوانیکارانیاندا کە لە ڕۆژئاوا هێرش ئەنجام بدەن ئەو بەیاننامەی تۆمارکراوی داعش کە 31 خولەک دەبوو هیچ ئاماژێکی تێدا نەبوو لەبارەی فڕۆکەکەی هێڵی ئاسمانی میسری کە لە چەند ڕۆژی ڕابردوودا خرایە خوارەوە ماڵپەڕی میرەری بەریتانی ژمارەیەک وێنەی ئەدۆڵف هیتلەری بڵاو کردەوە کە پرۆڤەی تایبەت دەکات بۆ وتادان لە بەردەم جەماوەردا وێنەکانیش ماوەی 90 ساڵە شارداونەتەوە ماڵپەڕەکە بڵاوی کردەوە کاتی وێنەکە دەگەڕێتەوە بۆ دوای ساڵی 1924 کە هیتلەر لە تەمەنی 34 ساڵیدا لە زیندانی لاندسبێرگ ئازاد کرا هیتلەر لە ساڵی 1925 داوای لە هیرک هۆفمان فۆتۆگرافەر کردووە کە لە کاتی پرۆڤەکەدندا وێنەی بگرێت و دواتە هیتلەر لەسەر وێنەکان تێبینی چۆنەتی جوڵەکانی خۆیدا و ویستوێتی چۆنەتی جوڵەکردنی لە کاتی وتارداندا هاوشێوەی وشەکانی کاریگەر بن وەکو لە وێنەکاندا دیارە هیتلەر مەبەستی بووە بەهرە و ئاخاوتنی بەهرەی ئاخاوتن و ڕەوانبێژی لە خۆیدا پەرە پێ بدات و بەو شێوەیە کاریگەری لەسەر پشتیوانەکانی هەبێت ئەمەش چەند وێنەیەکی دەگمەنی هیتلەرن کە ماڵپەڕەکە بڵاوی کردوێتەوە دو بابەتمان بابەتێکی تەکنۆلۆژیە بە پێی ئامارەکان هەموو ڕۆژێک زیاتر لە 10,000 بەکارهێنەری فەیسبوک گیان لەدەستدەدەن بە پێی ئامارێک کە لە 8 ساڵی سەرەتای فەیسبوکدا زیاتر لە 30 ملیۆن بەکارهێنەری فەیسبوک گیانیان لەدەستدا و کۆمپانیاکەش ئەکاونتەکانیان داناخات بەم ڕێژەیە چاوەڕێ دەکرێت تا ساڵی 2098 ژمارەی بەکارهێنەرە مردووەکانی فەیسبوک لە زیندوەکان زیاتر بێت باوەتایەکی دیکە فەیسبوک دەبێتە گەورەترین گۆڕستانی جیهان هۆکاری دانەخستنی ئەکاونتەکانیشان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆمپانیای فەیسبوک دەیەوێت یادگاری کەسانی مردوو بۆ هاوڕێ و کەسە نزیکەکانیان بمێنێتەوە بەرگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش